عزیزان جۆگرە بە ڕۆژەکان وا دیارە ئەو شۆکانە دانیشتن لە ماڵی کاک زریان شفعی لەسەر داوەتی ئەوین دەمانەوێت چەند گۆرانێکی خۆش پێشکەش بەو میوانە بەڕێزانە بکەین. ئەم شەو شەوی سێ لەسەر چواری پێنجی 2001 لەلایەن چەند برادرێکی خۆشەویست دانیشتن و تەشریفیان هەیە کاک تەیبی خۆشەویست و کاک محسینی مەهابادی و کاک هاوڕێ محسینی خۆشەویست و لەلایەن ئەندامانی تیپی مۆسیقا بە ئۆرد کاک پۆڵا ڕواندزی و بە نوێ و باڵەبەنی کاک ئومێد تۆمارکردنی دەنگ لەلایەن تۆمارگای دڵشادە خاوەنەکەی کاکە شێرزادی خۆشەویست وا دیارە ئەو ئاهەنگە لە دەنجی هەردوو هونەرمەندی خۆشەویست بەڕێوە دەبدرێت هونەرمەندی خۆشەویست و بەنێوبان کاک فەرات زیرەکی خۆشەویست لەگەڵ براتان نووری گەرمیانی هیوادارم بەدڵتان بێ و پێشکێشی دەکەین بە کاک سەلمان و کاک فازیل و کاک سەلمانی سایە هیوادارین ئەوانیش بەدڵیان ببێ با بفەرمووین برادەر.